ئەمڕۆ لە دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستان تایبەت بوو بە دەنگدان لەسەر لیژنەی یاسایی. طبعاً بەو جۆرەیە بە پێڕە و فراکسیۆنەکان ڕێکەکەون لەسەر لیژنەکان و دوای لە هۆڵی پەرلەمانە تەسویتی لەسەرەکرێ و دەنگی لەسەرەدرێت. دیارە ئەمڕۆ دەستپێکی ئەو بابەتە بە لیژنەی یاسایی دەستی پێ لەبەرەوە لیژنەی یاسایی ئەهەمیەتێکی زۆری هەیە لە کاری پەرلەمانە. هیچ یاسا و پرۆژەیەک هیچ پرۆژە یاسایەک بۆ پرۆژە بڕیارێک دەرناچی لا بە فلتەری لیژنەی یاساییانە بێ. بۆیە پێویستە کە لیژنەی یاسایی بە زووترین کات تەشکیل بکرێت. ئەوەش بەپێی ئیستیحقاق بووە. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەپێی ئیستیحقاقی خۆمان ئەندامان هەیە لە لیژنەکە، ئەندامان بەرکەوتووە. دەنگ بە کۆی پاکێجەکە دراوە، دەنگ دژی هیچ فراکسیۆنێک و هیچ لایەنێک نەدراوە. ئێمە دەنگمان بە پاکێجەکە داوە، دەنگمان بە لیژنەی یاسایی داوە کە ئەندامی خۆمانی تایە بەپێی ئیستیحقاقی ئینتیخابی خۆمان، پێی ئیستیحقاقی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەندامێکمان بەرکەوتووە لە لیژنەی یاسایی. هەموو لیژنەکە بە یەک پاکێج لە هۆڵی پەرلەمانە خراوەتە دەنگدانەوە. خۆ تۆ ناتوانێت بڵێ من دەنگ بە یەکێکیان نەدەم و دەنگ بە دوانیان نادەم. هەموو یەک پاکێجە. دەنگدان دژی هیچ لایەنێک نەبووە، دژی هیچ فراکسیۆنێک نەبووە. دەنگدان و بە لیژنەکە کە هەموو ڕێکەوتوین لەسەری.